چی لەبارەی گۆرانی هێدی باژۆ دەزانیت؟ لە دوای ئەوەی شەپۆلێکی بەفروشەختە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و هەندێک لە شۆفێران بە سەرکێشی یان بە ناچاری ئۆتۆمبیلەکانیان لەسەر شەختە دەخزا، گۆرانی هێدی باژۆی ئیلیاس نەدیر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ گرتەی ئۆتۆمبیلەکان بڵاو دەکرایەوە و هەرزوو بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بووەوە. هێدی باژۆ گۆرانیەکی فۆلکلۆری کرمانجیە و بناغەکەی بۆ زیاتر لە 100 ساڵ دەگەڕێتەوە. لە زاری بر و شەرقی دەنگبێژی ئێزدیەوە بیسراوە. گۆرانیەکە دەڵێ هێدی باژۆ کە لە کوردی سۆرانی دەکاتە لەسەر خۆل لی بخڕە. ئەوەش بۆ دۆخی و شۆفێرانە دەگونجا کە ئۆتۆمبیلەکانیان لەسەر شەختە دەخزان. ئیلیاس نەدیر کە دواتر گۆرانیەکەی نوێ کردوتەوە لە ساڵی 1949 لەدایک بووە و لە تەمەنی 14 ساڵیەوە دەستی بەوتنی گۆرانی کردووە. زیاتر بە دەنگبێژی دەناسرێ. لە ساڵی 1963 لەسەر دەستی هونەرمەندان وسو شێخۆ و قاسمی مەیرو فێری گۆرانی وتن بووە. زیاتر گرنگی بە وتنی گۆرانی فۆلکلۆر و مەقام دەدا. لە بەناوبانگترین مەقامەکانی عەمێ گۆزێ، تەمەر بەگێزری، نواخی، فاتیمە ساڵح ئاغا، دەروێشە عەفدین. ئیلیاس نەدیر هەمیشە دەنگبێژیەکەی لەگەڵ سازەکەی بەرگوێمان دەکەوێت. ستایلەکەی هەمان ستایلی دەنگبێژیە کە زیاتر لە نێو شێوەزارەکانی کرمانجیدا دەبیسرێ کە زیاتر چیرۆک و بەسەرهات و گلەی نامەیە بە گۆرانی.